هۆکاری بڵاوبوونەوەی بۆنی ناخۆش تێکدانی سروشتی ناوچەکە و بڵاوبوونەوەی زبڵ و خاشاک بەسەر ڕێگای سەرەکی هامڵتۆن و تێکەڵاوبوونی بە ڕووباری گەورەی باڵەکایەتی ئەم زبڵخانەی دوایم کە ئەمە زبڵخانەی قەزای چۆمانە لە دوایەوەی قەزایەکە پاککرێتەوە لە زبڵ و خاشاک زبڵ و خاشاکی قەزایەکە لێرە فڕێدرێت ماوەیەک بەر لێستا ئێمە دیمەنی ئێرەمان تۆمار کرد و گەیاندمان بە فەرمانگەی ژینگەی سۆران کە شوێنەکە گونجاو نییە بۆ فڕێدانی زبڵ و خاشاک فەرمانگەی ژینگەی سۆران دوێنێ بە دوواداچوونی خۆیان کردو و بە مەیدانی سەردانی ئەم زبڵخانەیان کردووە هەژار ماهیر بەرپرسی فەرمانگەی ژینگەی سۆران پێیوتم کە لە دوایەوەی کە سەردانی شوێنەکەمان کرد بۆمان دەرکەوت کە لە ڕووی ژینگەیەوە شوێنەکە بە هیچ جۆرێک گونجاو نییە بۆ ئەوەی زبڵ و خاشاکی لێفڕێ بدرێت هەم نزیکە لە ڕێگای سەرەکی هەم ئەوەی ئەو زبڵ و خاشاکە تێکەڵ بە ڕووباری باڵەکایەتیە بێت لەلایەکی تریش ئەو زبڵ و خاشاکەی لێرێ ئەو لایلۆنانە بە دار و دەوەنی ئەم سروشتەی ئێرەدا بڵاوبوونەتەوە و دەوری دارەکانیان داوە و پێیوتم کە قسەیان لەگەڵ قایمقامەتی قەزای چۆمان کردو ئەوان کتابی خۆیان بۆ قایمقامەتی قەزای چۆمان بەرزەکەنەوە و بەو شێوەیە کە پێویستە بە زووترین کات شوێنی فرێدانی شوێنی زبڵ و خاشاکی قەزای چۆمان بگۆڕدرێت و شوێنەکە لە ڕووی ژینگەیەوە بە هیچ شێوەیەک شیاو نییە بۆ فرێدانی زبڵ و خاشاک